پارتی دادوگەشە پێدان لە تورکیا ڕۆژی هەینی بۆ چەسپاندنی مافی ژنان لە باڵاپۆشی لە ژیانی ڕۆژانە و پارێزگاری خێزان لە هاوڕەگەزبازی هەموارێکی دەستوری پێشکەشی پەرلەمان کرد. ئەم مشتومڕە لە کاتێکدایە 6 مانگی تر هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی لە وڵاتەدا بەڕێوە دەبرێت. پارتی فەرمانڕەوا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا هەواڵی پێشکەشکردنی هەموارە دەستوریەکەی بە پەرلەمان ڕاگەیاند کە 336 پەرلەمانتاری هاوپەیمانی کۆماری واژۆیان کردووە کە پێکهاتوون لە نوێنەرانی ئاک پارتی و بزوتنەوەی نەتەوەیی و یەکێتی نیشتیمانی. بڕیارە لە نیوەی ئەم مانگەدا گفتوگۆ لەسەر ئەو هەموارە لە پەرلەمانی ئەو وڵاتەدا دەست پێ بکات. هەموارەکە مادەی 24 تایبەتمەند بە باڵاپۆشی دەگرێتەوە ئەو بڕگەیی بۆ زیاد کراوە کە دەڵێت لە چوارچێوەی ماف و ئازادیە بنەڕەتیەکاندا هیچ مەرجێک نامێنێت کە پەیوەندی بە سوود وەرگرتن هەبێت لە خزمەتگوزاریە گشتیەکان و تایبەتمەند بێت بە سەرداپۆشین یان دانەپۆشینی. هەروەها ئەوەش دەگرێتەوە کە نابێت هیچ کچێک بەهۆی هەڵبژاردننی بڕوای ئاینیەوە سەرداپۆشین بێت یا لە بەرکردنی جلوبەرگ بێبەش بکرێت لە خوێندن و کار و هەڵبژاردن و خۆپاڵاوتن و ئەنجامدانی چالاکی سیاسی یان چوونە ناو خزمەتگوزاریە گشتیەکان بەهۆی بڕوا و هەڵبژاردننیەوە تووشی ئیدانە و تۆمەت و جیاکاریش نابێتەوە. سەرۆک ڕەجەب تایب ئەردۆغان مانگی ڕابردوو ڕایگەیاند پارچەکەی هەموارێکی دەستوری دەخاتە ڕیفراندۆمەوە کە مافی ژنان لە باڵاپۆشیدا دابین دەکات. باڵاپۆشی لە کۆماری تورکیادا لە دوای دامەزراندنیەوە لە ساڵی 1923دا لەلایەن مستەفا کەمال ئەتاتورکەوە پلە بە پلە لە ناوەندە پەروەردەی و گشتی و سیاسیەکانی ئەو وڵاتەدا قەدەغە کرا. بەڵام ئاک پارتی لە ساڵی 2008ەوە دەستی کرد بە هەڵگرتنی پلە بە پلەی ئەو قەدەغەیە لەسەر زانکۆ و پەیمانگا و دواتر خزمەتە شارستانی و پەرلەمانی و کەرتی پۆلیسدا. بەڵام ئەو هەموارەی پەیوەندی بە خێزان و پاراستنی لە هاوڕەگەزبازیە لە مادەی 41دایە کە بە ناونیشانی پارێزگاری و یەکگرتووی خێزان و مافی منداڵان هاتووە. هەموارەکە دەڵێت تەنها ژن و پیا و دەتوانن خێزان پێک بهێنن لە دوو ڕەگەزی جیاواز. جیالەوە هیچ جەکێکی خێزانی قبول کراو نییە. بنەمای یەکسانی لە نێوان ژن و پیاودا چەسپاوە بەوە پارێزگاری دەکرێت لە هەموو مەترسیەکان و هەڕەشە و هێرشەکان و کردە هاوڕەگەز خوازیەکان. ئەم هەموارە لە کاتێکدا پێشتر سەرۆکی پارتی گەلی کۆماری کەمال کلجدار ئۆغلۆی ڕێبەری ئۆپۆزیسیۆن پێشکەشکردنی پرۆژە یاسایەکی لەبارەی مافی باڵاپۆشیەوە بۆ پەرلەمان ڕاگەیاند. بەڵام ئاک پارتی ئەوەی بەبێ هێز ناوبر لە بری یاسا داوای گۆڕینی دەستوری کرد وەک سەرچاوەی یاساکان.